بۆ بەدواچۆن و زانینی ڕاستیەکان لەسەر بابەتی ئەوەی کە زۆر عەرەب لە ناوەند و باشووری عێراق دێن لە هەرێمی کوردستان نیشتەجێش دەبن کۆنەکشن میوانداری بەرێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری کوردستان دەکات. کاکە سیروان ئەم کاتت باش دەنگ بۆ من دەگەڕێتەوە، هیوادارم چارەسەر بکرێ. حەزم دەکرد پێش هەموو شتێک ئامارەکان بزانین لە جەنابەت چەند خەڵکی ئەوانەی کە لە بڵێن عەرەبی عێراق هاتوونەتە هەرێم. بەڵێ ئەم کاتتان باش، هیوادارم گوێتان لە دەنگم هەبێ ئێستا. پێشەوەی بچینە سەرەوە ئامارانەی کە باست کرد، دانیشتوانی هەرێمی کوردستان بەبێ ئاوارە و پەنابەر ئەگەر حیساب بکەین بۆ ساڵی 2022 نزیکەی 6,330,000 کەس دانیشتووی ڕەسەنی هەرێمی کوردستانن ئەوانەی پەیوەندیان بە ئاوارە و پەنابەر نییە. ئەوەی جێگەی باسە لێرە کە بڵێن لە دوای ساڵی 2014ەوە و تاوەکو ئێستا لە کۆی 1,170,000 ئاوارە کە ماوەتەوە لە هەموو عێراق، هەموو پارێزگاکانی عێراق، نزیکەی 695,000 ئاوارەی عێراق هێشتا نیشتەجێی هەرێمی کوردستانن و پارێزگای هەولێر زۆرترین ژمارەی بەرکەوتووە وەکو ئاوارە و دواتریش پارێزگای دووهۆک و اینجا پارێزگای سلێمانی. بە هەمان شێوە پەنابەریش خۆی یاوەتەوە لە نزیکەی 264,000. ئەمە ژمارەی ئاوارە و پەنابەر و خەڵقی هەرێمی کوردستانن کە نیشتەجێی پارێزگاکانی هەرێمی کوردستان. تەبیعی پارێزگای هەڵەبجەش لە ناو پارێزگای سلێمانی هەژمار کراوە، چکە تاوەکو ئێستا لە سیستەمی حکومڕانی عێراق پارێزگای هەڵەبجە زیان نەکراوە. باڵێ کاک سیروان داوا لێبوردنەکەم ئێمە تەنها باسی ئەو عەرەبانە دەکەین کە دێن لە هەرێمی کوردستان دەژین، نەک باسی ئاوارەکان ناکەین کە لە وەختی شەڕ و ئەوانەدا هاتون و لە کەمپەکانە ژیاون. ئەو عەرەبانەی کە دێن و خانوو دەکڕن، مڵک دەکڕن، باسی ئەوانە دەکەین کە هەندێک لە خەڵکی هەرێم مەترسیان هەیە لەسەر ئەم بابەتەی زیادبوونی ئەو ژمارەیە. بۆیە من باسی ئامارەکانی ئەوانم کرد ئەگەر لاتان هەبێ. نەوەڵا ئەم ژمارەی ئەوانەی کە یەن بە حکمی ئیش، بە حکمی خوێندن، بە حکمی گواستنەوەی ماڵی خۆیان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان، ئەم ژمارەیە دیار نابێت تاوەکو سەرژمێری نەکرێ. هەمومان ئەزانین تاوەکو ئێستا لە عێراق سەرژمێری نەکراوە و لەوە ناچێ وازوش سەرژمێری بکرێ. بەڵام خۆی ڕێژەکە هەر بە ئەگەر سەیری کەی، چکە ئاوارە هەمووی لە کامپ ناژی، نزیکەی 15% ئاوارەکان یان کەمتر لە کامپەژین، ماباقی هەمویان بڵاو بوونەتەوە و لە گەڕەکەکانی شارەکانی کوردستان و شارۆچکەکان و دێیەکان ئەژین. واتە ئەو کاتی کە سەرژمێری ئەکرێ ئینجا ئەزانرێ ژمارەی ئاوارە چەندە، ئەوانەی کە بە سروشتی کارەکەیان بە خۆیانەوە هاتوون چەندە. بەڵام ئەتوانم بڵێم ڕێژەی هەردووکیان بە خەمڵێنراوی سەیریکەین بە پێشبەستن بۆ دەتانەیە کە لە لامانە نزیکەی 25% دانیشتوانی هەرێمی کوردستان ئێستا لە ناوچەکانی تری عێراقەوە هاتوون. کاک سیروان، خەڵکانێکان باسی گۆڕینی دیموگرافی دەکەن. گۆڕینی دیموگرافیش لە هەموو لایەکەوە دیارە کە بە مەبەستە، لایەنێک لە پشتە لە هەموو دنیا ڕووی ئەدا. بەڵام ئەوەی ئێستا کە لە هەرێمی کوردستان ئەبێ، ئایا ئەگەر گۆڕینی دیموگرافی بێ پلان کراوە چ لایەنێک لە پشتەوە، یانیش هەر تەنها هەوڵاتی عێراق لە شارێک دەشتە شارێکی دیکە و بەتایبەتیش ئێستا دێنە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە وەزعی هەرێم تا لە ڕووی ئاسایشەوە باشترە. ئەمەیەک دوای خەڵکانێکی دەوڵەمەند دێنە شوێنی خۆش بۆ خۆیان دادەنیشن. خۆی ئەگەر ئێمە چونکە عێراق هێشتا کێشەی سیاسی و دەستوری و سنوورەکانی تایە، ئەوە ئەگەر لەم ڕوانگەیەوە سەیریکەی ڕاستە ڕەنگە ئەمە ببێتە هۆی گۆڕینی دیموگرافی و ئەمە واقعەکە کە هەیە ئێستا بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان هێشتا بەشێکە لە دەوڵەتی عێراق.
ئەگەر بەهاتایە و هەرێمی کوردستان طبیعی دەوڵەت بووایە یان شێوازی دەوڵەتی هەبوایە بەڵام مەبەستم ئەوەیە پلان بووی نییە ینی ئەمە شتێکە بە پلان ینی لایەنێک نییە کە پلانێکی بۆ دابنی و خەڵکانێک بنێرتەوە دەری بۆ ئەوەی خان و بکڕێ مڵک بکڕێ بۆ ئەوەی ئەو گۆڕانە دیموکرافیە ڕوو بدادن مەبەستم ئەوەیە وایە خۆی بە پێی یاسا ناکرێ تۆ هاوڵاتیانی عێراق سنووردار کە ئێستا چۆن عەرەب یان هەر قەومیەتێکی کە بۆی هەیە لە هەرێمی کوردستان لە شارەکانی مڵک بکڕێ کوردیش بۆی هەیە لە شارەکانی تر مڵک بکڕێ ئێمە ناتوانین ینی هەر لە ڕووی یاسایی و دستوریەوە کار لەسەرەوە بکەین بەڵام ئێمە ڕێگای تر هەیە کە سوود لە هاتنی ئەو هەموو خەڵقە بکەین بۆ هەرێمی کوردستان و ئەتوانین هەروەها ئێمە لە ڕێگای یاساییەوە کار بکەین کە ئەوە نەبێتە هۆی لە ئایندەدا مەترسی دروستکە لە ڕووی دیموگرافیەوە لەسەر هەرێمی کوردستان بۆ نمونەی ساوانە یەن بۆ ئێرە فۆرمی خۆراکەن هەر لەسەر پارێزگاکانی خۆیانە هێشتا ناگوازرێتەوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان نەک تەنها ئاوارەیانی ئەوانەی تریش کەیەنەوە بۆ ئێرە ڕێگای گواستنەوەی فۆرمی خۆراکیان کە تاوەکو ئێستا پشتە بەسترێ بۆ خۆ هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی عێراق ئەوە کاری پێ ناکرێواتە ینی ئەو مەترسیە بێ ئاگامان لێبێ ئەگەر ئەو کارە ڕوویە تۆ باسی مەترسیەکان دەکەی خەڵکیش لە جادەش هەر ئەو باسییان هەیە خەڵکی زۆرش بە ینی چۆن گەورە دەکەن بابەتێکە ئەگەر ترسێکی وا هەبێ بۆ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناواندا هەندێ ڕێگا و نادۆزتەوە یان هەندێ ڕێکەوتن ناکا بۆ ئەوەی ئەم بابەتە کۆنتترۆل بکرێ ئاخر وەکو باسم کرد ینی تۆ ڕێکەوتن لەسەر چیەکەی ڕێکەوتن لەسەرەوەکەی ینی ڕێگری لەو خەڵقە بکەی ڕێکەوتن لەسەر چیەکەی تۆ لەسەر هاتنی خەڵق بە شێوەیەکی سروشتی بۆ هەرێمی کوردستان وەکو باسم کرد بەشێکی زۆر ئەوانەیە کە بە شێوازی سروشتیان بۆ هەرێمی کوردستان ڕەنگە سوودیان هەبێ بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە من باسی کۆمەڵایەتیەکە ناکەم باشە ینی مەبەستم هەیە ئەگەر هاتوو یەکی لەو ڕێگانە ئەوە ئەگەر هاتوو باری عێراق لە ڕووی ئەمنیەوە باش بوو ئەو خەڵکانە بگەڕێنەوە ئەمە یەکێک لە ڕێگەکانە بوو نمونە هەرێم حکوومەتی هەرێم دەتوانێت لەگەڵ بەغا ئەم ڕێکەوتنە بکاتن ئەم شتە باسکاتن ئەوە ئەگەر کەسێک کات بە شێوازێکی ناسروشتی وەکو ئاوارەکان بڵین ئەوانە ئەوە ڕێکەوتنی لەسەرەکرێ چەندە تا ئێستا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە من ئاگام لێبێ کەس بە زۆری ناگەڕێنرێتەوە بۆ شوێنەکانی خوانەوە باسی ئاواراکەین اینجا خەڵکی ترەوە هەر ناکرێ بەڕێی من لە ڕووی ینی هەر یاساییشەوە ناکرێ واتە ئێمە بێ چاوەڕێی حداسەکان بکەین لە عێراق بزانین هەموو حدەسێک چۆن ڕووەدا و کاتە کاری لەسەرکەین چونکە هیچ ڕێگایەکی تر نییە بە قەناعەتی من هەرچەندە منەوە اختصاصی من نییە بەڵام ئەوە من وای بینم بەڕێز ئەسیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لەگەڵ مابوو زۆر سوپاس دەکەین